ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوزاڵقێم شەوی پانۆرامە پێتان گەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر تەوەری ئەم شەوی بەرنامەکەمان یەکڕێزی هێزە سیاسیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هەمووان نەزانین ئەم ساڵی 2021 بڕیارە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران لە عێراق بە گشتی بەڕێوە بچێت کەرکووک و ناوچە کوردستانیەکانیش بەشدارە بن لەم هەڵبژاردنەدا. بڕیار بوو هەڵبژاردنەکان لە مانگی 6 بێت بەڵام لە ئێستادا دواخراو بۆ مانگی دەی ئەم ساڵ. ئەم هەڵبژاردنانە تا چەند گرنگە بۆ کورد بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە دیاریکراویتر لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری. هەمووان نەزانین لە ئێستادا عێراق کراوە بە چەند بازنەیەکی هەڵبژاردنەوە. کەرکووک لە نێویدا کراوەتە 3 بازنەی هەڵبژاردن کە لێشێ لە بازنەکاندا خۆشبەختانە کورد زۆرینەیە، بەڵام لە بازنەیەشی دیکە هەر لە کەرکووک کورد دەیەوێ ململانەی تون بکە لەگەڵ یەکێ لە پێکاتەکانی دیکێ و شارە. کورد چۆن ئەتوانێت لە ئێستادا خۆی ڕێک بخاتەوە وەلایەنە سیاسیەکان یەک هەڵوێز بن و یەک دەنگ بن و هەمویان بتوانن لە ژێر چەتری بەرەیەکدا خۆیان ڕێک بخەنەوە بۆی بچنە ململانەی بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە ئەم ساڵ بەڕێوە بچێت. ئەو ئامادەکاریانە چین کە کورد لەوێ کردوێتی. یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوەکانی چۆنە لەو ڕۆ لایەنەکانی دیکە بە هەمان شێوە چۆن ئەتوانن هەمانجی بکەن بۆەوەی کە کورد ئەم جارە لەم هەڵبژاردنە دەنجی نەفەوتێ. پرۆسەی تعریب لە ڕابردوو لە ئێستا تا چەندە کاریگەر بۆ بۆی کە دەنگی کورد کەم بێت لە بەرامبەردا پێکاتەکانی دیکە دەنگیان لەو شارەدا زیاد کە. لایەنی ئەمنی لە داهاتوو بۆ هەڵبژاردنەکانەوە لە ئێستادا تا چەندە گرنگە بۆەوەی کە کەشێکی باش و لەبار بڕەخسێنرێت بۆی کە هاوڵاتیانی ئەو شارە بتوانن بە شێوەیەکی ئازادیانەوە ببێ مەترسی بچنە سەر سندوقەکانی دەنگدان. لە ئێستادا هاوڵاتیانی کەرکووک و خەڵکی کەرکووک و کوردی کەرکووک تا چەندە بە پەرۆشن و هۆشیاریان هەیە بۆی کە بچن بۆ نوێکردنەوەی سیستەمی بایۆمەتری دەنگدانیان. چکە بەڕاستی ئەمەش لە ئێستادا گرنگە. کورد لە داهاتوودا دەتوانێت پارێزگاری بکاتەوە لەو کورسیانەوە لەو دەنگانی کە هێنابووی یاخود نەخێر. ئەگەر نا دەبێت کاری چی بکرێت و ئەگەر دەتوانرێت پارێزگاری لێ بکە کورد هەوڵەکانی بە چه ئاراستەیەکە بۆی کە زۆرترین کورسیە و پارێزگایانە بەدەست بێنێت کە بە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ناسراون. ئەم شەو گفتوگۆکەی لەسەرم تەوەرانە و کۆمەڵی بابەتی دیکە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسیب عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سودۆی لەگەڵمانە. مامۆستا بەخێر سوپاس دەکەین ماندوومان کردی. ئەمە سەرەتا لەوە دەست پێ بکەم بەڕاستی هەمووان نەزانین کە نزیکە بینەوە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە مانگی دەی ئەم ساڵە. گرنگی ئەم هەڵبژاردنە بە دیاریکراوی بۆ کورد چییە و بۆچی ئێمە دەمانەوێت ئامادەسازیشی باشی بۆ بکەین لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان؟ بەڵێ. سڵاو لە سەرجەم بینەرانی کەناڵی کورسات نیوز سڵاو لە بەڕێستان. دیارە ئێمە نزیکە بینەوە لە هەڵبژاردننی پێشوەختە یاخود هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە هەڵبژاردنێکی ئەتوانم بڵێم زۆر گرنگ و چارەنووسازە بە تایبەتی لە کەرکووک و ناوچە جێناکۆکان لەوێ ململانیەکان زۆر سەختترە بێ ململانیەکان زۆر تونترە بێ. دیارە ئێمە ئەتوانین بۆچی کورد گرنگی بەم هەڵبژاردنادات کۆمەڵێک فاکتەر هەیە ئەتوانین پۆلێنیان بکەین ئەو فاکتەرانە. یەکێک لەو فاکتەرانە عێراق ئێستا بە قۆناغێکی ئینتیقالیدا تێدەپەڕێەوە. ئەم هەڵبژاردنێکی سروشتی نییە وەکو ئەوەی کە 4 ساڵ جارێک هەڵبژارد نەکرێت. ئەمە هەڵبژاردننی پێشوەختەیە بۆیە زۆر گرنگە یاخود بە چاوی گرنگەوە ئێمە ئەڕوانینە ئەم هەڵبژاردنە. و یەکێکی تر لەو فاکتەرانە هەڵبژاردننی ئەم جارەی ڕابردوو یاخود ئەم خولەی کە ئێستا کۆتایی دێت نەیتوانیوە وەکو پێویست خزمەتی کورد بکە و خزمەتی کەرکووک و ناوچە ناکۆکەکان بکە و نەیتوانیوە لە قازانجی کورد زۆر لە بابەتەکان یەکلا بکاتەوە. یەکێکی تر لەو فاکتەرانە دیارە لە دوای نەمانی جەنابی مام جەلال لە ساحەی سیاسی قەزیەی کورد بەو گرنگی پێشە سیر ناکرێ یاخود ئەتوانم بڵێم تا ئاستێک ئەم قەزیەیە بچووک بۆتەوە. ئەمەش بۆتە ئەوەی کە کورد زیاتر هەوڵ بدا گرنگی بەم
هەڵبژاردن خەمخۆری ڕاستەقینە نەماوە بە دڵنیایەوە خەمخۆری ڕاستەقینە نەماوە یاخود ئەو کەسەی کە بە حکمەتی خۆی بە نازام چۆن پێناسەی سیاسەتەکانی جەنابی مام جەلال بکەم کە توانی بووی پێگەیەکی بەهێز بۆ کورد دروست بکە و توانی بووی وا لە سەرجەم لایەنە عێراقیەکان بکە کە بە چاوی ڕێزەوە سەیری کورد بکەن سیاسەتە حەشیمانەیە بەدی ناکرێت ئەو سیاسەتە حەشیمانەیە هیچ کەسێک نەیتوانیوە پەیڕەوی بکە و غیابی جەنابی مام جەلال و سیاسەتەکانی زۆر بە تەواوەتی ڕنگدانەوەی هەبووە لە ناو سیاسەتدا لەم کاتەیە و خەڵێکی تر لەوەی کە گرنگە ئێمە گرنگی بەم هەڵبژاردنە بدەین ململانیەکانی ناو پێکاتەکان خودی شیعە و سونە ململانیان هەیە چەندە ئەو ململانیانە لای ئەوان تونتر بێ ئێمە دەبێت بە گرنگیەوە سەیری بکەین و بتوانین کار لەسەر ئەوە بکەین لە سوود و قازانجی کورد ئێمە هەڵبژاردنەکان مسۆگەر بکەین لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێنین وەیەکێکی تر لەو خاڵانە دیسان ئێمە لە بیرمان نەچێت چەندە عێراق بەهێز بێت چەندە عێراق بە هەموو پێکاتەکانیەوە بەهێز بێت ڕۆڵی کورد فەرامۆشەکات ئێمە لە ڕابردوو بینیومانە و بە پێچەوانەوە ئەگەر عێراق لە بارودۆخێکی خراپ بێ ڕەنگە زۆر جاهانای بۆ کورد هێنابێ و لە سەردەمی جەنابی مام جەلال ئەتوانم بڵێم کورد ڕۆڵی هەبووە لە دروستکردنەوەی لە دووبارە دروستکردنەوەی عێراق ئەمانە کۆمەڵێ بۆ مامۆستا بوو ڕقسەکەشە پێ بڕم هەر بۆ پاڵپشتی ئەم قسەی جەنابەت کە ئاماژەی پێدی کاتی عێراق بێزە بێ کورد فەرامۆشەکە ئەو تا ئێستا بینی لە سەروبەندی ینی پەسەندکردنی پرۆژه یاسای بوجە بزانە چی بە کورد دەکەن ینی خۆی ئەمە خۆی لە خۆیدا پاڵپشتی ئەم قسەی جەنابەوە بەڵێ ڕێک وایە و خاڵێکی تر ئێستا دەستور وەکو خۆی ماوە ئێمە ئەتوانین هەڵبژاردنەکان کاری تیاکەین ڕەنگە لە دوای قۆناغێکی تر دەستور هەموار بکرێتەوە بەپێی ئەو دەستکاری بکرێت یاخود هەموار بکرێتەوە یاخود بە دڵنیایەوە دەستکاری بکرێت لە بەرژەوەندی کورد دەستکاری ناکرێت بە پێچەوانەوە لە زەرەر و زیانی کورد دەستکاری ئەکرێت بۆیە زۆر گرنگە ئەم هەڵبژاردنە بە چاوێکی زۆر بایەخ و گرنگیەوە سەیری بکەین و کورد بتوانێت ئیدارەی ئەم هەڵبژاردنە بدات بە شێوەیە کە لە قازانجی خۆی بشکێتەوە بە تایبەتی لە ناوچە جێناوەکان و بە تایبەتی لە کەرکووک. ئاماژەت بە کۆمەڵێ زۆر خاڵی بەهێز و فاکتەری کاریگەر کرد کە بۆچی ئێمە ینی بە گرنگەوە ڕوانینە پرۆسی هەڵبژاردن و ئەو خاڵانت خستە ڕوو بەلامەوە گرنگە ئەوە پرسم ئاخۆ کە ئەم هەموو مەترسیە هەیە و ئەم هۆکارگەلە هەیە کە هەمووی مەترسین بۆ سەر گەلی کورد و بە تایبەتی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان ئێوە کویشێتی نیشتیمانی کوردستان هیچ هەنگاوێک ئەبینن بە ئاراستەی یەکڕیزی نێوماڵی کورد لەو ناوچانە دیارە بۆ ئەوەی بتوانین دۆزی کورد سەر بخەین بۆ ئەوەی بتوانین زۆرترین دەنگ یاخودبوونی کورد لەو ناوچانە بسەلمێنین ئێمە پێویستیمان بە یەک ڕیزیە پێویستیمان بە یەک لیستیە پێویستیمان بە یەک دەنگیە دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لەو لایەنانەی کە بەردەوام هەوڵەدات بۆ یەک لیستی هەوڵەدا بۆ ڕێکخستنەوەی ناوماڵی کورد ئەوەی کە ئێستا ئەیبینین تا ئەم ساتەی ئێمە قسەی تیاکەین ناوماڵی کورد یەک نییە و یەک گوتار نییە و یەک لیست نییە و ئەتوانم بڵێم دەنگی کورد پەرتەوازەیە دیارە ئەمە بە نەتیجە زۆر خراپ ئەشکێتەوە ئەگەر بێت و کورد هەوڵ نەدا ناوماڵی خۆی یەک نکاتەوە ڕێک نەخاتەوە و لایەنە کوردستانیەکان لە یەک نزیک نەبنەوە دیارە هەموو کورد و لایەنە کوردستانیەکان دید و بۆچوونی خۆیان هەیە بەڵام لە نەتیجە کورد لە کەرکووک و لە ناوچە جێناوەکان چەندە کورسی زیاتر بێنێ ئەمە شانازیە بۆ هەموو کورد نەک بۆ لایەنێکی سیاسی دیاریکراوە و بە پێچەوانشەوە ئەگەر بێت و ئەوەی کە لە ڕابردوو کرا هەر لایەنێک کار لەسەر ئەوە بکات دەنجی کورد پەرتەوازە بکات یاخود مقاتعەی هەڵبژاردن بکات کە لە هەڵبژاردنەکانی 2010 بینیمان لایەنێکی کوردی مقاتعەی هەڵبژاردنی کرد ئەمە کورد بە کۆی گشتی تایە زەرمەند بوو نەک لایەنێکی دیاری کراو بۆیە ئێمە ئومێ دەکەین هەموو لایەنە کوردستانیەکان لە کەرکووک و لە ناوچە جێناکۆکان لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن و هەوڵ بدەن یەک لیستی تۆکمە دروستکەن چکە شێوازی هەڵبژاردننی ئەم جارە زۆر جیاوازە لە هەڵبژاردننی 2010 لە هەڵبژاردننی 2014 لە هەڵبژاردننی 2010 ئەم جارە کەرکووک کراوەتە سێ بازنە دیارە دروستکردنی ئەم سێ بازنێش هەر ئەوە بە ئاسانی نەهاتۆتەکایەوە ئەمە بێوچان کورد خەباتی بۆ کردووە و کاری بۆ کردووە و ئەتوانم بڵێم ئەم سێ بازنەیە بەشێک لە ئیطمئنان بەشێک لە دڵنیایی ئەداتە دانیشتوانی ئەو ناوچە کوردنشینانە
پێشتر ئاماژەت بە یاسای بە دەستوری عێراق و بە یاسای هەڵبژاردنەکان کرد کە دیارە بۆ نمونە دەستوری عێراق لە ئێستادا لە بەرژەوەندی کوردە چکە بۆ مافی زۆربەی پێکاتەکان دەپارێزێەوە ئاماژەت بۆدا ئێستا کە ئەم بازنانەش گرنگەوە بۆ کورد ینی تا ڕادەیەک لە بەرژەوەندیەتی منەمێ پرسم ئێستا کەرکووک سێ بازنەیە بازنەی 1 و 2 3 یەک پێم وابێ ناوچە کوردستانیەکانە کە ئەمە هەموو لایەکمانەزانین زۆرینەی دەنگی کووردە کورد ئەتوانێت لێوێ بە تەواوەتی ئەو دەنگانی کە ئیخۆیەتی بەدەستی بێنێتەوە یاخود ململانەی حیزبی ئەگەر خۆمان ڕێک نەخین هەندێک دەنگمان لە دەزەدا کاک هاوڕێ ئەوەی کە هەیە لە کەرکووکە ڕەنگە جیاواز بێ لە شوێنەکانی تر سوپاس بۆ خوا خەڵکی کەرکووک خەڵکێکی ڕۆشنبیر و ڕۆشنفکر و دڵسۆزە بەڕاستی ینی بە تەواوەتی خەمخۆری دواڕۆژی نەوەکانیەتی دواڕۆژی نەوەی داهاتوومان چاوی لە دەستی ئێمە چیان بۆ بەجێدێنینەوە چیان بۆ ئەکەینە یاسا و ئەی چەسپێنین ئەوەی کە لە کەرکووکە هەیە بە دڵنیاییەوە پێویستی بە یەکلیستی هەیە و پێویستی بە یەک دەنگی هەیە ئەگەر باسی بازنەکان بکەین دیارە کەرکووک کراوەتە سێ بازنەوە بازنەی یەکەمیان ناوچە کوردستانیەکان یاخود ئەتوان بڵێم گەڕەکە کوردیەکان یان ناحیە کوردیەکان نەگرێتەوە بۆ نمونە دووبزە سەرگەڕانە پردەیە شوانە دێتە ڕەحیماوە هەردوو عەمەل شەعبیە عەرەفەیە تەپەیە قەرەنجیرە ئەم پشتوێنە کە زۆری دانیشتوانەکانی کووردا 5 کورسی لەو ناوچانە 5 کورسی هەیە من ناڵێم ئەم 5 کورسیە چێ ئەی با و چێ نایبا بەڵام گرنگ ئەوەیە کورد هەوڵ بدات ئەم 5 کورسیە بۆ خۆی مسۆگەر بکات و هیچ دەنگێک نەفەوتێنێ لەوێ دیارە بەچی دەنگ نافەوتێ بە یەکلیستی دەنگ نافەوتێ بە ئەوەی کە کورد تەبابێ بێکەوە دەنگکانی نافەوتێ ئەی تا چەندە ینی مرەشەحی بارز و دیار و کەسانی ناسرا و گرنگە ینی لەم دیارە بە دڵنیاییەوە ئەگەر لە هەڵبژاردنەکانی ڕابردوو کاندیدی بەهێز یەکجار گرنگ بوو بێ بۆ ئەم هەڵبژاردنە زۆر زیاتر گرنگە زۆر گرنگە کورد ئەو کاندیدانە دەستنیشان بکات کە خەڵکی چۆنەڵێ واز لە هەموو تووڕەیی و نیگەرانی و گلەیەکانی بێنێت کاتێک کە ئەبینێ کاندیدێکە ئەو کاندیدا ئەتوانێت تمۆح و داواکاریەکانی دەنگدەر بەرجەستە بکە و ئەتوانێت لە ناو پەرلەمانی عێراق لە ناو هۆڵی پەرلەمان شەڕی بۆ بکە و داکۆچی لە دەنگدەرەکانی بکە و داکۆچی لە مافی نەتەوەکەی بکات ئەوە زۆر گرنگە بۆیە ئێمە ئومێد دەکەین لایەنە کوردیەکان زۆر بەوریاییەوە کاندیدەکانیان هەڵبژێرن و بینە سەر بازنەکان دیارە بازنەی مامۆستا پێشوەی بێتە سەر بازنەی دووەم و سێ من ئەمەوە پرسم چکە باست لە تووڕەبوونی خەڵک کرد لە کەرکووک یعنی تا ئێستاش کەرکووچیەکان و کوردانی کەرکووک ینی تووڕەن لەلایەنە سیاسیەکان بە هەمویانەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستانی شۆچکە بە حەقت لە ڕابردوو ینی ئێمە گەر شاهێدی بدەین یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی لە پێناوی کەرکووک کۆمەڵێک قسە و کۆمەڵێک هەندێک پروپاگەندەش هێنایە سەرخۆی کە لە نێرانیەوە ینی ئاراستەی کرا بەگشتی خەڵک تووڕێە و ئەگەر تووڕەن چۆن ئەتوانڕێم تووڕێ دامرچێنرێتەوە بەڕاستی کاک هاوڕێ خەڵکی کەرکووک تووڕەیە لە چی تووڕەیە ئەگەر بین وردیکەینەوە خەڵکی کەرکووک با بڵین پێشتر لە سەردەمی ڕژێم کورد بۆی نەبوو دابمەزرێ کورد بۆی نەبوو بێتە موچەخۆری حکومەت یعنی بە ڕێژەیەکی زۆر کەم نەبێت ئەوەی کە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە دامەزراوە و تەعین بۆتە موچەخۆر لە کورد یاخود لە پەروەردەیە یا لە پێشمەرگایەتیە یا لە ئاسایشە ئەمانە موچەخۆری حکومەتی هەرێمی کوردستانن خەڵک بارودۆخی دارایی زۆر خراپە بە دوو مانگجارێ موچە وەرەگرێ موچەیەک بە لێبڕینەوە نیو موچە وەرەگرێ ڕوبعێ موچەیە وەرەگرێ خەڵک نەک لە یەکێتی تووڕێ خەڵک لە حکومەت تووڕەیە خەڵک لە حکومەت و لە دەسەڵاتی کوردی تووڕەیە لە دەسەڵاتی کوردی نیگەرانە لەبەرەوەی خەڵکی کەرکووک چۆنەڵێ سەنگەرێکیان گرتووە لەوێ ئەو هەموو شاڵاوی تەعریب و شاڵاوی هێرش و تیرۆر و داعش و هەموو ئەمانە نەیتوانیوە کورد لە کەرکووک هەڵکەنێ و شارەکەی پێبەجێ بێلێ بەڵام لەم لاوە حکومەتی کوردی یعنی دەبوو حسابێکی تایبەتی بۆ خەڵکی ئەو ناوچانە بکردایە شارەکەی فەرامۆش کردووە و پشتی لە خەڵکەکە کردووە و موچە و قوتی نییە ئەمە وای لە خەڵک کردووە خەڵک تووڕە بێ خەڵک نیگەران بێ بەڵام ئەمە مانایە ئەوە نییە کە سبەی هاتە سەر هەڵبژاردن خەڵکی هەست بە مەترسیەکانە کاتێکە کوردی ئەو ناوچانە ناچێ بۆ دەنگدان یعنی دوو دەرەنجامی ئەبێ دەرەنجامی یەکەم دەنجی کورد کەمە بێتەوە و دەرەنجامی دووەمی
دەنجی نارەکانی زیادەکە لەو منطقەیە ئێمە بینیمان لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە کورد دەسەڵاتی نەماوە لەو ناوچانە یاخود دەسەڵاتی ئەتوانم بڵێم زۆر لاواز بووە کورد چەندێ معاناتی هەیە کورد چەندە ماندووە لە شاری کەرکوک بە تایبەتی و لە شارەکانی ترش دیارە ئەگەر تۆزێ بگەڕینەوە بۆ دواتر بەهۆی سیاسەتی هەڵەی حکومەتی هەرێمی کوردستانەوە ئەو ناوچانە پاشەکشەی کردووە لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی کارەباوە لە ڕووی دامەزراندنەوە لە ڕووی مەلەفی ئەمنیەوە مەلەفی ئەمنی کە مەلەفێکی زۆر هەستیار و گرنگە پێشتر مەلەفی ئەمنی لە دەستی بەهێزێک بوو لە دەستی کورد بوو با بڵێن کە بە شایەدی هەموو کەرکوچیەکان نەک تەنها دیفاعی لە کورد کردووە دیفاعی لە هەموو پێکاتەکان کردووە بەبێ جیاوازی یعنی بە هەزاران شەهید و بریندار لە شەڕی داعشا لە کەرکوک و دەوروبەری دراوە ئەمە تەنها بۆ کورد نەبوو تەنها دیفاعی لە کورد نەکردووە دیفاعی لە هەموو پێکاتەکان کردووە ئەمڕۆ مەلەفی ئەمنی بە دەستێکەوەیە بە دەستی لایەنێکەوەیە من ئەتوانم بڵێم لایەنێکە لایەنێکی ئەمین نییە یعنی بەردەوام خەڵک لە ترس و دڵ ڕاوچەیە بەردەوام خەڵک قەلەقێکی هەیە لەوەی کە خەڵکێک مەلەفی ئەمنی بەدەسەوە نامۆیە بە کەرکوک خەڵکی کەرکوک نییە یعنی نە لە عەرەبەکانی کەرکوکە نە لە تورکمانەکانی کەرکوکە نە لە کوردی کەرکوکە خەڵکی خوار و باشووری عێراقا هاتوۆتە ئەوێ زۆر خۆشیان نامون بەنسبەت خەڵکی کەرکوکەوە و خەڵکی کەرکوکش بە هەمان شێوە سەیری ئەوانەکەن ئەمە ببوورە قسەکەشە پێ بڕۆم بەگشتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشانی داکۆشی کار بوو لە مافی ڕەوای خەڵکی کەرکوک بۆ ناوچە کێشە لە سەرەکان بە گشتی و ناوچەکانی دەرەوە هەرێمی کوردستان یەکێتی بەتەنها خۆی توانیوێتی لە ئێسادا بەم ئەرکە قورسە هەستی ڕوبەڕووی هەموو ئەم مەترسیانە بێتەوە یاخود نەخێر یەکێتی بەتەنها پێی ناکرێت و دەبێ هەمانگی و کۆدەنجی لایەنە کوردستانەکانی بەگشتی هەبێ و لە نێو شانە پارتی دیموکراتی کوردستان ئەزانی چۆنە لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەوەی بینیمان یەکێتی نیشتیمانی کوردستان لەو شارەمایەوە و تەسحیەی زۆری داوە پشتی لە خەڵکەکە نەکرد و خەڵکەکەی بەجێنێت خەڵکی کەرکوک هەمووی ئەم شایەدیادا هەمووی ئەزانێت ئەوەی کە ماوەتەوە بەهۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و بارگاکانی ماوەتەوە لەوێ سەرکردایەتی بەردەوام لەناو خەڵک بووە ئەمە خاڵێکی زۆر گرنگە و هەروە حیزبە کوردستانیەکانی تریش ئەتوانم بڵێم جگە لە حیزبێکی دیاریکراو ئەوانی تر حزوریان هەیە لە کەرکوک بارگایان هەیە تەواجودیان هەیە لەناو خەڵکن خەباتی خۆیان بەردەوام لەسەر خەباتی خۆیان ئەوەی کە ئەو شاری بەجێهێشتووە لایەنێکی دیاریکراوە بەڵێ تا ئەمڕۆکە توانیویانە ئیدارەی شاری کەرکوک بدەن هەرچەندە ئەمە وەکو پێویست نەبووە کەم و کوڕیە بووە لەبەرەوەی کورد دەسەڵاتی نەماوە لەو شارە کورد ڕۆژانە تعریب بەردەوامە تعریب ئەتوانم بڵێم برینێکە لەسەر دڵی کەرکوچیەکان وا بە ئاسانی ساڕێژ نابێت بەڵام بۆ هەڵبژاردنەکان ئێمە پێویستیمان بە یەک تاکە دەنگێک زیاترە پێویستیمان بە یەک لایەنێکی سیاسی زیاترە کە بێتە ناو معادلەکە و بێتە ناو لستەکە و دەنجی کورد نەفەوتێ و دەنجی کورد کۆ ببێتەوە و بتوانین لە نەتیجە زۆرترین دەنگ یاخود زۆرترین کورسی پەرلەمانی بۆ شاری کەرکوک شتێکی وەکیوە هەیە ینی باسی لێوە کراوە چکە پێشتر هەندێک هەوڵ هەبوو و هەندێک کۆبوونەوەش کرا لە نێوان لایەنە سیاسیەکان لێوێ بەدەر لە پارتی دیموکراتی کوردستان کە بەشدار نەبوو هیچ هەوڵێکەیەک ئێستاش ئەو هەوڵانە هەر بەردەوامە هەموو لایەنە کوردستانیەکان جگە لە پارتی دیموکراتی کوردستان هەمویان لەگەڵ یەک لیستین و لەگەڵ یەک دەنگین و لەگەڵ ئەوەن کە نێو ماڵی کورد یەک بخرێتەوە و لە کەرکوک بە هێزەوە بەشداری هەڵبژاردنەکان بکەن نەک بە پەرتەوازەی چکە چەندە پەرتەوازە بن ئەوەندە لاوازە بن ئەمە ئەوەیە کە تا ئەمڕۆکە کاری لەسەرەکرێ ئێمە ئومێ دەکەین پارتی دیموکراتی کوردستانیش واز لەو سیاسەتەی بێنێ واز لەو بەجێهێشتنەی کەرکوک بێنێ بەشداری هەڵبژاردنەکان بکات بۆ ئەوەی دەنگی کورد لەو ناوچانە زیاتر بێ و ژمارەی کورسەکانی بەنەتیجە زیاتر بێت. باش مامۆستا حەسیب با بێنەوە سەر بازنەکانی دیکە کە بازنەی 2-3 لە 2 پێم وایە بێ کوردیش لەوێ بوونی هەیە کە لەگەڵ تورکمانایە ئەگەر بکرێ ئاماژەیەک بۆ بدەیت لەوێ ئێمە دەبێت چۆن وەکو کورد خۆمان ڕێبخێنەوە و لایەنە سیاسیەکان دەبێت لەوێت چی بکەن بۆی کە بتوانێت ئەو دەنگانەی هەیە هیچ نەبێ بەدەستی بێنین و هاوپەیمانێتی شپی لەگەڵ ئەگەر بگونجێ لەگەڵ لایەنی تورکمانیا عەرەب بتوانێت هەندێک دەنگی دیکە بەدەست بێنی بۆ کورد لەوێ. کاک هاوڕێ بازنەی دووەم زۆر مهمە بەلای ئێمەوە یعنی بازنەی دووەم ئەبێتە چەقی
ململانیەکان لەوێ منافەسەکان تون دەبێت ئێمە پێمان وایە عەرەب و تورکمان زۆر هەوڵەدەن لەو بازنەیە بتوانن زۆرترین دەنگ بەدەست بێنن بەڵام ئەمە چەند کورسیە و بازنێ ئەو بازنەیە 4 کورسیە بەڵێ ئەم بازنەیە بریتە لە ئەڵماس قۆریە خاسە تسعین گەڕەکی واستی 1 و 2 ڕێگای بەغدا 1 و 2 دیارم گەڕەکانە گەورەن کراوەتە دوو بەشەوە یایچی تۆبزاوە حی عسکەری 1 و 2 حی نور موسەڵا قادسیە ئەمانە تێکەڵە دانیشتوانەکەی تێکەڵە نەبە تەنها عەرەبە نەبە تەنها کوردە نەبە تەنها تورکمانە بەڵام کورد ئەگەر کاندیدی باش و بەهێزی هەبێ لەم ناوچانە و بتوانێ چۆنەڵێ ئیدارەیەکی جوانی هەڵبژاردن بدا پێم وایە لێرە ئێمە ئەتوانین کورسی بێنین دیارە لێرە چەندە کورسی بێنین کورسی بەرامبەرەکانمان کەمەکاتەوە ئێمە ئەمە بازنەیەکی زۆر گرنگەوە دەبێ کورد چاو و هێز و توانای لەسەر ئەم بازنەیە ئیشی لەسەر بکات ئەمێنێتەوە بازنەی سێ کە سێ کورسیە بریتە لە 3 کورسی ئەوە یەکلا بۆتەوە حاسمە بۆ پێکاتی عەرەب حەویجە و ناحیەکانی وەکو عەباس و زاب و ڕەشاد و ڕیاضی 1 و ڕیاضی 2 ئەگرێتەوە ئەمە پێم وابێ کورد ناتوانێت لێرە هیچ کورسێک بەدەست بێنێ و هەروە تورکمانیش ناتوانێت لێرە هیچ کورسێک بەدەست بێنێ هیچ هەوڵێک هەیە کە بە ئاراستەی نزیک بوونەوە بە تایبەتی لە تورکمان لە بازنەی دووهەما یعنی هیچ کراوە کورد ئێوێ خۆی نزیکاتەوە بۆی کە هەر هیچ نەبێت ینی کورسێک لێ بەدەست بێنێ من پێم وایە کورد هەتا بۆی بکرێ لەگەڵ لایەنە کوردیەکانە هەوڵەدانی و ماڵی کورد یەک بخە ئەگەر هەر ئەوە نەبوو ئەکرێ بە دوای بەدیلی ترا بگەڕێت ناکرێت تا کۆتایی دنیا ئێمە چاوەڕی لایەنێکی سیاسی بکەین کە ئەو بڕیاری مقاتعکردنیداوە ئەکرێ ئەو کاتە لەگەڵ دیارە تورکمانیش بە هەر هەمویان یەک جۆرە بیرکردنەوەیان نییە تورکمانی زۆر نەرم و میان ڕۆمانەیە زۆر پێکەوە ژیانی قوبوڵە ئاشتیانەی پێ قوبوڵە ئێمە ئەکرێ لەگەڵ ئەو لایەنانەیە بتوانین تەحالفاتێ دروست بکەین و هەمانجی بکەین دیارە ژمارەی دەنگدەر ئەوانەی کە بۆیان هەیە لە کەرکووک دەنگ بدەن 1,500,510 دەنگدەر هەیە دابش بووە بەسەر ئەم سێ بازنەیە دیارە بە نەتیجە کورسێکی کۆتامان هەیە ئێمە باسی ئەوە ناکەین ئێمە باسی ململانیەکانەکەین لەسەر ئەم باشە ئەو کورسێ کۆتایی ینی وەکو کورد ناتوان ململانی لەسەر بکەن بۆی کە بەدەسی بێنن ئەو کورسیە بۆ مەسیحی دانراوە بۆ مەسیحیە بەڵام خۆ دەتوانرێت ینی پاڵپشتی مەسیحەکان بکرێت یعنی ئەگەر ئەو کورسیە لەو منتیقەیە بەدەست بێنن یا لەو ناوچەی کە بۆیان دانراوە کۆتایە دوجار لە بەرژەوەندی کوردایەک لا بکرێتەوە من پێم وابێ مەسیحی زۆر نزیکە لە کوردەوە مەسیحی نزیکە لە کوردەوە ئەکرێت کار لەسەر ئەوە بکرێن لەگەڵ مەسیحیشە لێک نزیک بوونەوەیەک دروست بەڕاستی ئەوە زۆر گرنگە مامۆستا حەسیبە باست لە پرۆسەی تعریب و جارێکی دیکە بە عەرەبکردنی زۆرێک لە ناوچەکانی کەرکووکت کردو ئێستش کە ئێستا ئێمە گفتوگۆکەین تا ئەمڕۆژ یعنی ئەم پرۆسی هەر بەردەوامەوە تا ئێستاش ئیدارەی کەرکووک و پارێزگاری بۆ وەکالەت کەرکووک و لایەنە عەرەبەک شۆڤێنەکان یعنی پاڵپشتی ئەوکەن کە عەرەب بێتە ئەوێ و دیموگرافیای ناوچەکە بگۆڕن و زەویوزاری کورد داگیر بکەن و دوجاریش باری کەسێتی و شارستانیان بۆ دەگۆڕن ئەمە تا چەند کاریگەرە بۆ ئەم هەڵبژاردنە چکە بە حەقەت ئێوە هیچ ئاگدارن لەوەی کە ئەم پرۆسی بە تعریبکردنە عەرەبی وێ سوودیان لێ بینێت بۆ بەشداریکردنیان لە دەنگدان و پرۆسی بەدەستێنانی دەنگ کاگە هاوڕێ زۆر وازحە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لێشاوێکی زۆر عەرەب ڕووی کردوتە شارەکە ئیتر بە هەر بیانوویەک بێ بەڵام بەشێکی زۆری نەقلی نفوسی کردووە گواستوێتیوە سەر کەرکووک و فۆرمی خۆراکیان گواستوتەوە ئەمە مەترسیەکی گەورەیە بەڵام لە نەتیجە دەسەڵات لای ئەوانە و ئەمەیان کردووە بۆیە زۆر گرنگە چەندە ئەوان تعریب بکەن و عەرەب بێنن ئەوەندە گرنگە کورد وشیارتر بێ وریاتر بێ لەوەی کە نەیە یەک دەنگی کورد بفەوتێ ئاخر وشیاری وریایەکە چۆن ینی ئێستا ئێوە ناتوان ڕێگری بکەنەوە بەپێی قانون بەپێی قانون ئەزانی چۆنە نەخێر حەقی بەپێی قانونی عێراقی حەقی سەکەن بۆ هەموو مواتنێک هەیە ئەگەر بە مەبەستێکی سیاسی نەبێت بەڵام ئەمەی ئەمان بە مەبەستە سیاسیەکە دێن بەڵام بەڕووکەش ئەڵێ
حەقی سەکەنی هەیە لە بەغدانە بێ لە کەرکووک دانشێ لە حەویجە دانانشێ دێ لە کەرکووک دانشێ بە بیانووی ئەوەی کە ئەو جێگایانە شەڕی تیا بووە و چەند ساڵ ململانەی تیا بووە ئەمڕۆ زۆربەی زۆریان خۆیان دزیوەتەوە دیارە ئەمە هەمووی لە پەنای ئەو محافظە بە وەکالەتە کە ڕۆڵێکی زۆر خراپ ئەجێڕێ و ئەو تعریبەی ئەو ئەیکات چی لە دەرکردنی بەرپرسە کوردەکان و لێسەنەوەی دەسەڵات لیان و لە فەرمانگە حکومیەکان بەرپرسی یەکەمی کوردی لا بردووە لە پێکاتی تری لە شوێنی داناوە ئەمانە هەمووی تعریبە هەمووی چێتە چوارچەوەی تعریب و دیسانەوە هێنانە عرە بە هاوردەکان بۆ سەر زەویزاری کوردەکان ئەبینین ڕۆژانە لە داقوق و سەرگەڕان خەڵکی ئەو ناوچانە چەندە قارەمانانە بڕیاریان داوە شوێنەکانیان بۆ چۆڵ نەکەن و دیفاع لە خاک و ئاوی خۆیان بکەن و ڕوبەڕوویان بوونەتەوە پێم وابێ ئەمانە کۆمەڵێ فاکتەرە ناکرێتەر ئاوا بەم عەلاقی بمێنێتەوە. باش ئەم هەوڵە شۆڤێنی ئێوە نەتانتوانیەوە بە هۆکاری پەیوەندیکردنتان بە یۆنامی یاخود نەتەوە یەکگرتوەکان ئەوان بێنە سەرخەت بۆی کە ئەمە ڕابۆسێن و کاریگەری نەبێت لەسەر هەڵبژاردن و گۆڕینی هاوکێشی سیاسی لەو ناوچەیەدا؟ بەڵێ کاک هاوڕێ کورد کاری لەسەر ئەمە کردووە ئێمە بۆ خۆمان من ئەگەر وەکو ماوەسا حەسیبە باس بکەم لە پرسراوی بردێکم لە سەر بە مەکتەبی کاروباری کۆمەڵایەتی و پێکاتەکانە ئەمە بردێکی تازەیە بارەگای سەرەکیمان لە کەرکووکە توانیومانە بە هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وەکو یۆنامی وەکو خاچی سووری نێودەوڵەتی ئێمە یاداشتیان بدەینێ و ئاگاداریان بکەینەوە لەم خروقاتانەی کە ئەکرێت ینی باسی مەلەفی ئەمنیمان کردووە باسی دەرکردنی ماڵە کوردەکانمان کردووە لەم هەفتەی ڕابردووە لە کوێی دنیا بووە خەڵک گەڕاوەتەوە سەر شارەکەی خۆی لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە لە دوای ساڵی 2023 گەڕاوەتەوە لە کەرکووک گەڕەکێک هەیە گەڕێکی عەرەفەیە موسەیەجەی پێڵن خەڵک لەوێ یان یەگە خانوەکانی ببینی ئێستا لە شاری خۆیتی هەر بە ئاوارەی ئەژێت خانووی زۆر بەسیط و زۆر بیدایی هەندێک شوێن بە جەمەلۆن و بە چینکۆ ئەوانە دروست کراوە ئیدارەی شاری کەرکووک بە پاڵپشتی کۆمپانیای نەوتی باکوور هەڵی کوتاوەتە سەریان و ئەمر قەبزی بۆیان دەرکردو هەمویان فەرمانی دەستگیرکردنیان هەیە ئەڵێ ئەبێت چۆڵیکەن لە بەڵێ لە کاتێکدا ئێمە ئەزانین هەموو عێراق ئەم حاڵەتی تایە لە دوای پرۆسەی ئازادی عێراق و ڕزگارکردنی عێراقەوە لە هەموو شارەکان هەر لە بەغداوە کە پایتەختە هەتاکو ئەگاتە بەسرا لە هەموو جێگایەک ئەم حاڵەتانە هەیە ئەوان وازیان لە هەموو ئەوانە هێناوە هاتوونە چاویان خستۆتە سەر ئەو ماڵە کوردانە کە 260 خێزانە ئینزار کراون و فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە و ژن و پیاویان دەستگیر کرد ماوەی هەفتەیەک لە زیندان بوون و دوێنێ بە بڕی 10 ملیۆن دینار بە کەفالەت ئازاد کراون دیارە ئەمەش دیسانەوە هەنگاوێکە لە هەنگاوەکانی تعریب و ئێمە قسەمان لەسەر ئەمانە کردووە و داوامان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کردووە کە هەڵوێستی ئەوان دیارە ئەوان چۆن ئەڵێ بە سوپاسەوە ئەویان لێ وەرگرتوین و بەڵێنی ئەویان داوە کار لەسەر ئەمە بکەن و فشار بکەن لەسەر حکومەتی ناوەند ئینجا لەسەر ئیدارەی شاری کەرکووک. زۆر باشە مامۆستا حەسیبە باسە لە هۆشیاری هاوڵاتیان کرد بە تایبەتی لە کاتی دەنگدان بە تایبەتر لە ئێسادا کە پرۆسەی نوێکردنەوەی بایۆمەتری کارتی دەنگدان هەیە لە کەرکووک هاوڵاتیانی کورد بە دیاریکراوی ینی هەستاون بەم نوێکردنەوەی یاخود ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو ڕێکخراوانەی دیکەی لایەنەکان کە لەوێ هەن هیچ هۆشیاریەکتان بڵاو کردەوە بۆی کە هاوڵاتی بچێت ئەم کارتی خۆی نوێ بکاتەوە چکە ئەمەت پێ نەبێت ناتوانین دەنگدەی لە داهاتوو. بەڵێ بە دڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی بەوە کردووە کە خەڵکی ئاگادار کردوێتەوە بۆ هێنانەوەی کارتی بایۆمەتری و هەروەها تیمی گەڕۆک هەیە سەردانی ئەو کەساناکە کە ناتوان بچن لەوێ بایۆمەتریەکەیان بکەن و پەنجەمۆر و ئەوانە بکەن هەموو ئەم پێداویستیانە ئامادە کراوە و خۆشبەختانە ئەمڕۆ دوو بوو ئەمڕۆ کۆتا ڕۆژی نوێکردنەوەی بایۆمەتری بوو یا وەرگرتنەوەی کارتی بایۆمەتری بوو بەڵام ئەمڕۆ بڕیاردرا تازە کرایەوە بۆ یاخود تەمدید کرا ماوەکەی درێژ کرایەوە بۆ 2 مانگی تر ئەوەی تا ئەمڕۆ لە کەرکووک سرف بووە وەکو کارتی بایۆمەتری خەڵک وەریگرتوێتەوە لە 167 کارتی بایۆمەتری خەڵکی وەریگرتوێتەوە ئەمە ئەتوانم بڵێم ئیشارە ئاماژەیەکی باشە ئاماژەیەکی دڵخۆشکەرە کە ئەم ژمارەیەکە کەم نییە بەڵام دەبێت کورد لێرەیە مەبەستمان وشیارانە لێرە مەبەستمان بە وریایە و مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکە کارتی بایۆمەتریەکەی تازە کاتەوە و وەریگرێتەوە ئامادە بێت بۆ هەڵبژاردن دیارە
کاتی هەڵبژاردن تا ئێستا مانگی دەیە بەڵێ ئەگەر ئێستا ئەمەی لەبەر دەستا بوو حازر بوو کەواتە حازرە بۆ هەڵبژاردن و بە نەتیجەش کوردی کەرکووک پێشترش باسم کرد هەست بەو مەترسیاکەن کە ئەگەر بێت و نەچن بۆ دەنگدان چی ڕوو ئەدا ئەوەی کە ئێستا لە 16 ئۆکتۆبەرەوە هەتاکو ئەمڕۆ لایەنێکی دیاریکرا و دەسەڵاتی بەدەسە و مەلەفی ئەمنی بەدەسە و کوردی فەرامۆش کردووە گەڕەکە کوردیەکانی فەرامۆش کردووە لە خزمەتگوزاری لە هەموو ئەمانە دیارە زۆر لەوە خراپترە بێ و زۆر لەوە زیاترە بێ بۆیە ئێمە ئومێدەکەین بتوانین وەکو کورد مەبەستم نییە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کورد بتوانین لەبەر ئەوەی لەوێ ململانەکە ململانی نەتەوایەتیە ململانی حیزبی نییە بتوانین یەک تاکە دەنگیشمان نەفەوتێنین. ڕاستە یعنی تۆ چوارچێوە گشتێکە کووردە و مەسەلەکە نەتەوایەتیە و مەسەلەی خاک و بەدەزێنانەوەی ئەو خاکەیە کە داژی کراوە لە ڕابردوودا بەڵێکە لە دەستمانداوە بەڵام لەوە گرنگتر ینی بەڕاستی ئەگەر ئێمە خاڵەشی دیکەی گرنگ بە تایبەتی لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان باسی بکەینەوە جەنابیشت ئاماژەت پێدا مەسەلەی ئاسایش و ئەمنە تا ئێستا هەموو لایەکمانە زانی کەرکووک هەندێ ناوچەی تا ئێستاش ئاسایش و ئارامی تایە بەرقەرار نییە بە هۆکاریەوەی کە بۆ نمونە سوپای عراق لاوازە لەو ناوچانە یا خۆی مەبەستی نیە چکە هەندێک ناوچەی کوردنشینە و جموجوڵی داعش و شانە نووسۆکانی داعش هەیە بە ئاشکرا لەوێ و نەبوونی هێزی پێشمەرگە و ئاسایشی کوردی هەیە لەوێ ئەمە لە داهاتوودا کاریگەریە بێ بۆ سەر چوونی هاوڵاتیان بۆ پرۆسەی دەنگدان و مەترسیان نابێ بەڕاستی مامۆستا حەسیبە کاک هاوڕێ چەندە خۆ ئامادەکردن بۆ پرۆسەی هەڵبژاردن گرنگە چەندە دابینکردنی کەرەستەی لۆجستی و لایەنی هوەری گرنگە دابینکردنی ئەمن و ئاسایش لەو ڕۆژەدا زۆر گرنگە دیارە ئەمە ئەکەوێتە ئەستۆی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی فیدراڵ ئێمە دیارە لە ڕابردوو بەرنامە هەبوو کە چوار ناوەندی هەمانگی بکرێتەوە لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاعی حکومەتی دوانی دامەزراوە بەڵام بەداخەوە لە جێی خۆی دانەمەزراوە لە ناوچە جێناکان دانەمەزراوە دانێکیان لاولێر دامەزراوە ئەویتریان لە بەغا دامەزراوە ئێمە ئومێدمانە کرد لە کەرکووک بواە لە خانەقین بواە لەو ناوچانە بواە کە چێشمە چێشم و ململانی تایە و کێشەی تایە ئێمە داوا لە هەردوو حکومەتەکەین حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی فیدراڵ کە بتوانن ئەو ناوەندی هەمانگیانە بێنە ناوچە جێناکۆکان بۆ ئەوەی مراقەبە و چاودێری بارودۆخ و وەزعەکە بکە بۆ ئەوەی لە ڕۆژی هەڵبژاردنە هەر کاتێکە هاوڵاتی لە ماڵەکەی دەرەچێت ئەوێ بچێ بۆ دەنگدان ژیانی پارێزراو بێ و بتوانێت ئەوەنە ئەمن و ئاسایش بەرقەرار بێ وەکو ساڵانی پێش و چۆن مەلەفی ئەمنی لە دەستی کورد بوو و هێزی پێشمەرگە هەمووی ئەکەوتە ئینزارەوە و ئەمانێکیان دابینە کرد بۆ ئەو خەڵکی زۆر بە دڵنیاییەوە ئەڕۆی دەنگکەی خۆیدا بۆیە زۆر گرنگە لە ڕۆژی هەڵبژاردندا ئەو ئەمن و ئاسایشە ناتوانێت لەو ڕۆ بە تایبەتی لەو دووژووری هەمانجی کە پێکاتۆ لە هەولێر و لە بەغدا ینی هەر هیچ نەبێ بۆ کاتی بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردنەکان گوشارێ بکرێت کە هێزێکی هاوبەش پێک بێنرێت لە پێشمەرگە و لە سوپای عراق لەو ناوچانی کە مەترسی لەسرە بڵاو پێ بکرێت یانی شتێکی وا هەر نییە لە بەرنامەیە دیسان ئەگەڕێمەوە سەر ئەوە ئەگەر ئەو ناوەندە هەمانگیانە دروست بێ دیارە ئەمەش زۆر ئاسانە دیارە ناوەندە هەمانگیەکان بۆ ئەوەیە کە لە نێوان پێشمەرگە و قواتی حکومەتی عێراقی فیدراڵە ئەو کاتە زۆر بە ئاسانی ئەتوانرێ چۆنەڵێ تەشکیلەیەک دروست بکرێت کە پێشمەرگەشی تیابێ و هێزە عێراقیەکانیشی تیابێت بەڵام ئەوەی کە ئێستا هەیە تەواو پێچەوانەی ئەوەیە بۆیە ئەو ناوەندی هەمانگیانە هیچ ڕۆڵێکی نییە ئەوەی کە لاولێرە ئەوەی کە لە بەغایە وەک ئەوە نییە لە ناو ئەحداسەکان بێ و ئاگای لە بارودۆخەکە بێت لە دوورەوەی و لە دوورەوەش هیچ سوودی نییە بۆ ناوچە جێناکۆکەکان باشە پێشتر باسە لە تووڕێی خەڵک کرد لە کەرکووک بەگشتی و کوردیش بە تایبەتی ئێستا وانە زانین ینی ئەو ئیداری کە هەیە لەوێ ینی عەرەبی شۆڤێنی تا ڕادێک باڵا دەستە بەسەریدا و فەرامۆشکردن و پشتگوێخستی ناوچە کوردیەکان لە بەرنامەیدایە بەڕاستی و ئەبینین ئێمە لەسەر شاشی تیڤیەکانەوە کە ناوچە کوردیەکان بە چ کارەساتێکدا تێپەڕەبێت لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی دابینکردنی پێداویستیەکانیان و هاوڵاتیان و ناوچانە ئەیان بینین کە چەندە گلەی و گازندەیان هەیە ئێوە ئەتوانن چی بکەن بە تایبەتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ وێرە هیچ نەبێت لێ ئێستاوە دەست بکرێ بۆی کە خزمەتگوزاری ڕاستەقینە بە هەمانجی یەکێتی نیشتیمانی کوردستان و گوشاری یەکێتی بۆ سەر حکوومەتی ئیداری خۆجەیی کەرکووک ئاوەڕێک لەم ناوچانە بداتەوە بەڕاستی بۆی کە هەر هیچ نەبێ ئاهێکیان تێدا بێ و بتوانن بە دڵێکی
کراوە و بە هەستێکی نەتەوایەتەوە بڕۆن بۆ ئەوەی کە دەنگی خۆیان بدەنەوە جارێککە بکو من پێم وایە ئەو کارانەی محافزی کەرکک بە وەکالەت ئەیکا ڕاستە دژایەتی کوردەکە بەڵام بەدیوێکە ڕەنگە خزمەت بە دۆزی کورد بکات لەبەرەوەی چەندە ئەو شۆڤێنیانە بیر بکاتەوە چەندە ئەو گەڕەکە کوردیەکان فەرامۆش بکات چەندە پێکاتەیەکی سەرەکی شاری کەرکک فەرامۆش بکە و بێبەشیان بکات لە هەموو ئیمتیازاتێک لە بۆ نمونە باسی دامەزران نەکەین بۆ نمونە باسی ڕێگاوبان و قیرتا و کارەبا و نازانم کۆمەڵێ شت هەمووی بۆ لایەنێکی دیاریکراو ئەیکا لەسەر حسابی کورد پێم وابێ ئەوەنەی تر خەڵکی کەرکک ڕق ئەستورترە بێ بەرامبەر ئەو و بە نەتیجە هەمانجی زیاترە بێ لەگەڵ کووردا دیارە ئەمەی کە ئەوان کردویانە بە بەرنامە ئەم کاراکەن و دیارە دەستیش هەیە لە دەرەوەی کەرکک و ئەتوانم بڵێم پشتیوانیانە و هاوکاریانە و چۆنەڵێ ڕێگایان بۆ خۆشەکات هانیانەدات بۆ ئەوەی بەردەوام بن لە تعریب بەردەوام بن لە جیاتیکردنی کورد بەردەوام بن لە چەسانەوەی کورد هەموو ئەمانە دەستی ئەتوانم بڵێم لایەنی تایە لە دەرەوەی کەرکک باشە کە دەستی لایەنی تایە ئێخۆ بۆ نمونە وەکو حیزبیش یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت وەکو لە ڕابردوو چۆن خزمەتێکی بێپایانی کرد بە شارەکە خۆی سەر ئەتوانێت لەم بوارەیە خزمەت بکوانە یەکێتی نیشتیمانی کوردستان درێغی نەکردووە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی ئەوەی کە پێگەی کورد لاواز بووە یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی جوڵە و هەڵسوکەوتی باش بکە کاک هاوڕێ ئەو کەرکووکەی کە پێشتر بینیت بوتان چۆن بوو چەندە جیاواز بوو لەو کەرکووکەی کە ئێستا هەیە بەدەر لە هەموو ئەمانە ئێستا هەموو ساترەکان کراوەیە بەڕووی داعشە یعنی ئەبینن بینەبین ناوە لە داقوقەوە لە دەوروبەری ئەو منطقانەوە لە سەرگەڕانەوە لە نازام چۆوە کاری تیرۆریستی لە ناو شوان ئەنجامدرا ئەمە هەمووی زەعیفی یاخود لاوازی هێزە ئەمنیەکانە سەلمێنێت ئەگەر ئێمە وەکو کەرکووکی قەناعەت و بڕوای تەواومان هەیە تا هێزی پێشمەرگەی کوردستان نەگەڕێتەوە ئەو ناوچانە و ئیدارەی مەلەفی ئەمنی نەدا و ئاسایش لەوێ بەشدار نەبێ لە ئیداردانی مەلەفی ئەمنی بارودۆخی کەرکک لە ڕووی ئەمنیەوە هیچ لە ئێستا باشتر نابێت مامۆستا حەسیبە ئەمەژت بۆدا کە ینی هەندێک دەستی لایەنی دەرەوەی کەرکووکەیە بەڵام من ئەمەوێ ینی ورتر لەوە قسە بکەین لایەنی دەرەشی بە تایبەتی هەرێمایەتی لە داهاتووە بۆ ئەم هەڵبژاردنە کاریگەری ئەبێ لەوەی ئەگەر دەست بخاتە ناو هەڵبژاردنەکەەوە و لە بەرژەوەندی هەندێک لایەن کە خۆیان مەبەستیان بێ ینی دەنگەکان دەستکاری بکەن کورد خۆی ئامادە کردووە بۆ ئەمەش ئەمە مەترسیەکە هەستی پێکەین و درکمان پێ کردو بەڵام ئومێ دەکەین نەگاتە ئەو ڕادەیە ئومێ دەکەین ئەوەنە کورد بەشێک لە کورد خۆی شەرمەزاری مێژوونەکە بتوانێت کار لەسەر ئەوە بکات دەستی لایەنێکی دەرەکی بگرێت و لە کەرکک ئەوەی تر لە کەرکک و ناوچە جەنابکەن ئەوەی تر کورد لاواز بکە ئێمە ئومێ دەکەین قەت نەگەینە ئەو حاڵەتە چۆ بەڕاستی عێراق بەگشتی مەدانێکی واڵایە بۆ ینی تەداخولکردنی هێزە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان بۆی کە هەندێک مەسەلە لە بەرژەوەندی خۆیان بە کۆتابێنن لە دوجارە باشە بەدڵنیایە لە ئێستادا هەوڵەکان وەکو پێشتری ژاماژەم پێدا چکەمەوە لەسەر ئەوە بۆستمەوە ئەو هەوڵانی کە هەبوو لە ڕابردوو کۆمەڵێک کۆبوونەوەتان کرد کۆمەڵێک هێز و لایەنی سیاسی لەوێ بۆی کە بەرەیشی فراوان پێک بێنن ئەم بەرەیە ئەگەر پێک نەهات هەر حیزبە دیارە بەجیا کاندیدی خۆی پێشکەشەکات کە کاندید پێشکەشەکات ئێوە ینی قسەتان کردووە لەگەڵ لایەنەکانی دیکە کە بە چه میکانیزمێک ئەمان کاندید پێشکەش بکەن چکە بە حەقەت ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزمونێکی زیاتری هەیە لەو بارەدا بەڕاستی مامۆستا حەسیبە بەڵێ کاگاوڕێ ئێمە لە هەڵبژاردنەکانی 2010 2014 2010 تێگەیشتین لە شێوازی بەدەستهێنانی کورسی لەو ناوچانە بە تایبەتی لە کەرکک و ئەتوانم بڵێم بەشێک لە ناوچە جێناکۆکەکانیش کورد لەوێ چۆن کورسی هێنا ئەوەی هێناوێتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێناوێتی و پارتی دیموکراتی کوردستان هێناوێتی یعنی هەندێک لایەنی سیاسی هەیە من لە خەباتی کەم ناکەمەوە و بە چاوی کەم سەیری ناکەم بەڵام حەجمی ئەوە نەیە یعنی ئەگەر بە تەنها بەشدار بێ تەنها زەربە لە کوردەدا
منیشمە بەسم ئەوە ینی بۆ ئەگەر دەنگیشی کەمی هەبێت بێ بۆ نمونە لەگەڵی چێتیە هەماهنگ بێت دەنگەکان بدا بە کاندیدێکی بالضبط و لە ڕابردوش ئەمانە بووە حزبە کوردستانیەکان جگە لە یەکێتی و پارتی بەجیا بەشداریان کردووە تەنها دەنگی کوردیان فەوتانوە ئەگەرنا هیچ جارێک لەو هەڵبژاردانە هیچ لیستێک نەبۆتە خاوەن کورسیەک ئەمە تەنها فەوتانی دەنگی کووردە بۆیە ئێمە ئومێ دەکەین هەرچەندە ئامادەیان دەربڕێەوە خۆشیان لە واقعەکەی خۆیان تێگەیشتونە ئەگەر بە تەنها لیستیان هەبێت و بە تەنها کاندیدیان هەبێت کاندیدەکەیان سەر ناکەوێت کە سەر ناکەوێت ئەم هەڵبژاردنە جیاوازە ینی دووبارە سووتانی دەنگی کووردە بۆیە زۆر نزیکن لەوەی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بە یەک لیست بەڵام ئێمە ئومێ دەکەین هیچ لیستێک یاخود هیچ حزبێکی کوردستانی نەمێنێت لە دەرەوەی ئەم لیستە بێت. باشە لە ڕابردوو بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان وەکو پێشتریش ئاماژەمان پێدا ئەی بایکۆتی هەڵبژاردننی کرد لە کەرکووک بەڵام ینی خۆشبەختانەی یەکێتی توانی زۆرینەی کورسەکانی کەرکووک بەدەست بێنێتەوە دەنگی کورد بە فیڕۆ نەچێلەوێ ئەگەر لایەنێکی سیاسی کوردی بایکۆت بکات ئەمە مەترسی نابێت بەدڵنیاییەوە مەترسی فەوتانی دەنگێ بێ و مەترسی کەمکردنەوەی کورسی کوردی ئەبێت لە کەرکووک. باشە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی 6 کورسێ و 6 ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی هەیە کە بەڕاستی و بۆ شاهێدی کە ئەگەر ئەبێ ئینسان قسەی واقعی بکات ئەین داکۆچی کارن لە ئێستادا لەسەر مافەکانی خەڵکی کەرکووک بە گشتی و کورد بە تایبەتی و بەرپەرشدانەوەی ئەو شاڵاوانی کە ئەکرێت بە تایبەتی بۆ تعریب ڕۆڵی ئەمان چی ئەبێت ئەم ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە ئێستادا بۆ هەمانژیکردن لەگەڵ ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنەکانی دیکە و لەگەڵ خەڵکی کەرکووک و کوردان بۆ هۆشیارکردنەوەیان بەڕاست. بەڵێ دیارە لە دوای هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان ئەندام پەرلەمانەکان یاخود نوێنەرەکانی نەک هەر کورد هەموو نوێنەرەکان ئەرکێکی ترکەوتە سەرشانیان کە ببنە چاودێر لەسەر خودی پارێزگاری کەرکووک بە وەکالەت یاخود ئیدارەی شاری کەرکووک دیارە ئەمە کارێکی ئضافیە توانیویانە تا حدێک مناڵێم 100% بەپێی یاخود وەکەوەی ئێمە ئەمانەوێ وابوونە بەڵام توانیویانە تا حدێک ڕقیب بن و ڕقیبێکی باش بووبێتن لەسەر دیارە کارەکانی پارێزگاری کەرکووک هەمووی بەدڵی ئێمە نیە هەمووی دژی ئێمەیە هەمووی دژی خواستی ئێمەیە هەمووی بۆ قازانجی لایەنێکی دیاریکراوە و کار لەسەر ئەمە کراوە بەڵام قۆناغی داهاتویان دەبێت هەموو تاکێکی کورد لە کەرکووک و بە تایبەتی دۆست و ئەندامان و کەوادری یەکێتی نیشتیمانی کوردستان کار لەسەرەوە بکە لەگەڵ ئەمانیشە ئەو 6 نوێنەرە ئەو 6 پەرلەمانتارە کە خولی پێشوو لە پەرلەمان بوونە و ئاگایان لە هەموو وردەکاریەکان هەیە ئاگایان لە هەموو حەدەس و ڕووداوەکان هەیە دەبێت کار بکەین بۆ سەرخستنی لیستی کورد بەگشتی و لە ناویشە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکەوتنی کاندیدەکانیان مسۆگەر بکەین. مامۆستا حەسیبە خاڵێکی دیکەی گرنگ ئەوەیە کە کۆمسیۆنی سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق دیارە سەرپەرشتی ئەم هەڵبژاردنەکە و هەڵبژاردنەکە چووکە گرنگە بۆ زۆرێک لە لایەنەکان و زۆرێکی ژە لایەنەکان مەترسی ئەویان هەیە کە دەنگەکانی خۆیان بەدەستنێنەوە لە هەموو عێراق بەگشتی باسەکەم بەڵام چاودێری لایەنەکانیش بەشدارە بن بۆ چاودێریکردنی پرۆسەکە تا چەندە گرنگە چاودێری بیانی چکە زۆربەی وڵاتان بە تایبەتی وڵاتانی هێرێمی ئامادەیان دەربڕیوە کە چاودێر بنێرن بۆ چاودێریکردنی پرۆسەی دەنگدان و بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە چاودێری بیانی و وڵاتانی دەرەوە و نەتەوەیەگرتوەکان تا چەندە گرنگە بەشدار بن لە سەرپەرشتیکردن و بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانێکی پاک و بێگەر ئەوەی بینیمانە لە ڕابردوو بەداخەوە ئەتوانم بڵێم هەموو هەڵبژاردنەکان لە شار و لە هەرێمی کوردستان بێ یاخود لە عێراق بێت پەنای بردووە بۆ تەزویر پەنای بردووە بۆ دەستکاریکردنی دەنگەکان بە تایبەتی ئەو ململانێ و سڕاعی لەناو شیعە و سونە هەیە چێ باڵا دەست بۆ ڕەنگە زیاتر توانی بێتی دەستکاری ئەمە بکاوە لە قازانجی خۆی ئەم فرسەتە بقۆزێتەوە بۆیە زۆر گرنگە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەوانەی کە معنین بە هەڵبژاردنەوە بتوانن حزوریان هەبێ و ئامادە بن لە ڕۆژی هەڵبژاردنە و ڕقیب و چاودێرێکی ورد بن لەسەر ئەو پرۆسەیە بۆ ئەوەی ئەو بە تایبەتی ئەو ناوچانەی کە یەک پێکهاتەی تایە یاخود ئەتوانم بڵێم یەک حزب ئیدارەیەدا هەر نەبێ لەو جێگانە خروقات نەکرێ و تەزویر نەکرێ خاڵێکی ترمان لەبیر نەچێ کاک هاوڕێ ئێمە لە مووسڵ و سەهلی نینەوە لەوێ کوردێکی زۆرمان هەیە بەهۆی ململانەی حزبیەوە بەهۆی هەندێ
نازام چی پێڵین هەڵەی سیاسی کوردەوە ئەو خەڵکانە لەوێ دەنگکانیان پێشتر پەرتەوازە بووە ئێمە ئومێ دەکەین بۆ ئەم هەڵبژاردنە بە شێوازێکی تر بیر بکەنەوە و کار لەسەر ئەوە بکەن بتوانن دەنگی حەقیقی خۆیان دەنگی ڕاستەقینەی خۆیان بخەنە ناو سندوقەکانی دەنگدانەوە و بتوانن نوێنەری خۆیان هەڵبژێرن بۆیە بوونی چاودێر و بوونی ڕەقیب و بوونی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زۆر گرنگە بە تایبەتی لەو ناوچانەی کە خۆیان باڵادەستن و ئەیانەوێ زۆرترین کاندیدی خۆیان دەربچێنن. دوپیامی مامۆستا حەسیب عەبدوڵڵا و کۆندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەم یەکێتی هەم بۆ لایەنە سیاسیەکان لە کەرکووک هەم بۆ هاوڵاتیانی خەڵکی ناوچە کێشە لە سەرەکان و کەرکووک بەگشتی فەرموو. من پەیامم دیارە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و بۆ دەسەڵاتی کوردی ئەوەیە کە کەرکووک چیتر پەراوێز نەخرێ و فەرامۆش نەکرێ و گرنگی زیاتر بێنەوە بدەن بە کەرکووک و ململانیەکانیان ئەگەر لە هەر شوێنێکی تەریکەن بە لە کەرکووک بە دوور بێ ئەم ململانیانە لەبەرەوەی بە نەتیجە کورد زەرمەندە بێ و کوردیش زەرمەند بێ واتە ئەوانش بوونیان نامێنێ ینی کورد چەندە بەهێز بێ ئەوان بەهێزە بن و کورد چەندە لاواز بێ ئەوان لاوازە بن و پەیامی من بۆ کەرکووچێ ئازیزەکان بۆ دانیشتوانی شاری کەرکووک کە ئەمە هەڵبژاردنێکی چارە نووسازە هەڵبژاردنێکی زۆر حاسمە و زۆر گرنگە بە تێبینی و ڕەخنە و گلەی و گازەندەکانیان ئەوەی کە هەیەە حەقە و حەقێکی ڕەوای خۆیانە لەبەرەوەی تۆ ژێوی ژیانت نەماوە ژیانت ڕاوەستاوە قوتت نەماوە دەست براوە بۆ موچەکەت یعنی مەسەلەی کوردیەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە کاسەی ماڵیان بەپڕی نەماوەتەوە ئاشتەوایی ماڵیان خەریکە لە مەترسیایە و تێکەچێ ئەمانە بابەتی زۆر هەستیار و گرنگە دەبێت هەموو تاچێک وابیر بکاتەوە کە ئەمانە قابلی چارەسەرکردنە ئەمانە بخاتە لاوە لە هەمووی گرنگتر ئەمڕۆ ئەوەیە کە بچێ بایۆمەتریەکەی وەرگێتەوە بایۆمەتریەکەی ئەگەر کۆنەوە بەسەر چووە تازەی بکاتەوە و بە تایبەتی گەنجەکانمان لە دایکبووی ساڵی 2001 2002 2023 ئەمانە گەنجن و سەرەتای دروستبوونی کەسایەتی و شخصیەتی خۆیانە زۆر گرنگە دەنگی خۆیان هەبێ و زۆر گرنگە لەو ئەو کارتە لە جیرفانی بێ و بوونی خۆی بسەلمێنێ و بچێت کاندیدەکەی خۆی یاخود ئەو کەسێک کە ئەو مەبەستێتی هەڵی بژێرێ و دەنگی خۆی بخاتە ناو سنووقەکانی دەنگدانەوە بۆیە کاتمان لە بەردەم ماوە ئەکرێت هەمومان ببنە هەموو دانیشتوانی شاری کەرکووک بە تایبەتی و هەموو کوردستان بەگشتی ببنە خاوەن ئەو کارتی بایۆمەتریە بۆی دواڕۆژ پەشیمانی نەچێت. زۆر سپاس بۆ مامۆستا حەسیب عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما ئەم شەو لەگەڵمان سپاس دەکەم. سپاس بۆیە. بەڵێ بینەرانی بەڕێز زەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا تا بێگەیشتنەوەشی دیکە شاد و کامەران بن ماڵەوە.